شۆڕشی سەرکەوتووی ئێران لە یەکەم هەنگاویدا کۆتایی بەدەسەڵاتی دین بەسەر دەوڵەتدا دێنێ. ئاخووندەکان وەک پەرەپێدەری خۆرافە و سمبۆلی درۆکردن و فریوکاری نزیکەی 9 ملیۆن کەس لە گیرەخۆرانی حکوومەتی پێک دێنن. لەم ڕۆژانەدا لە پاڵ دەربڕینی بێزاری لە ڕژیمی کۆماری ئیسلامی ئەم توێژە لە بەکرێگیراوانی حکوومەتیش بە فرێزانی ئەمامەکانیان بوونەتە ئامانجی نەفرەتی لاوان. ئەحمەد خاتەمی ئەندامی هەیئەت ڕئیسەی مەجلیسی خۆبرەگان لەم پەیوەندیەدا وتوویەتی ئەمامە سمبۆلی دینە و تەنیا چەند متر قوماش نییە. کەسێک کە ئەمامە فڕێئەدات لە ڕاستیدا دینی فڕێداوە. حکوومەتی ئیسلامی و ڕوحانیەکان 44 ساڵە بە زۆر و زۆرجاری کۆنەپەرستی مەسەبیان بەسەر سەرجەم کاروبارەکانی ژیانی کۆمەڵایەتی، فەرهەنگی، هۆنەری، ئاموزشی، سیاسی، بنەماڵەیی و تەنانەت کەسایەتی کەسەکانی نێو کۆمەڵدا سەپاندووە. لە ڕۆژی لەدایکبوونەوە تا کاتی مەرگ هیچ قۆناغێک لە ژیانی کەسانی نێو کۆمەڵ نییە کە دوور بێت لە دەستێوەرزانی بێجی و زۆر وێژانەی ئاخووندەکان. چی بخۆن؟ چی لەبەرکەن؟ چ گۆرانیە گوێ بگرن و یان چاو لە چه فیلمێ بکەن؟ لەگەڵ کێ بەڕێدا بڕۆن؟ بچن بۆ کوێ؟ چۆن بیرکەنەوە؟ چ بیر و بۆچوونێکی سیاسی و یان چ دین و مەسهەبێکیان هەبێت؟ دیندارن یا بێدین؟ لە هەموو ئەم بابەتانە و زیاتریشدا بەرەو ڕووی دەخاڵەتی ئاخووندەکان و دەستگای پشکنینی بیر و باوەڕی ناوەندە حکوومەتیەکانن. خەڵک بە هەر شێوەیەکی کە لە توانایاندا بووە دژایەتی خۆیان لەگەڵ حکوومەتی مەسەبی و دەستگای گەندەڵی ڕوحانیەت نیشانداوە. ڕوحانیەکان و دەستگای مەسهەب ڕوودارتر لە پێش و سڵتەی خۆیان بەسەر گشتدام و دەستگا دەوڵەتیەکان کەرتی تایبەت، ڕاگەیاندن، هۆنەری، ئاموزشی و فەرهەنگیدا پەرە پێداوە. ئاخووندەکان تەنانەت بەنامەی منداڵانی تەلەڤیزیۆن و باخچەی ساوانێنشیان لەبیر نەکردووە و دەستیان کردووە بە سەمپاشی زێنی منداڵانی ساوە. ژمارە ئاخووند و هەڵسوڕاوانی حوزە مەسەبیەکان لە سنووری 9 ملیۆن کەس تێپەڕیوە. هەزینەی بە ملیار دۆلاریان بۆ خەرج دەکرێت. خەڵکێکە بەرەو ڕووی بێکاری، گرانی، نەبوونی خزمەتگوزاری دەوڵەتی، قەیرانی ژینگەیی و دەیان و سەدان گرفتی گەورە و چکۆلە بوونەتەوە شاهدی ئیمتیازاتی ئاخووندەکان و دام و دەستگا مەسهەبیەکانن. لەوەها بارودۆخێکدا و بەتایبەت لە شۆڕەشی ژینادا ئەمامەپەڕانی کاردانەوەیەکی سروشتی خەڵکی وەگیان هاتووە لە حکوومەتی مەسهەبی و ئاخووندەکان. کشان و کوڕانی لاو بە ئازایەتیەکی کەموێنەوە گیانی خۆیان خستووەتە مەترسیەوە و مێزەرەی ئاخووندی ئەم سمبۆلی ڕیاکاری درۆ و خورافەیە لەسەریان دەخەنە خوارەوە. ئاخووندەکان چواردەیەیە لەگەڵ لاتولوتەکانی گەشتی ئێرشاد ژنان و پیاوان لەبەر ئەوەی کە پۆشینی ئیسلامیان نیە دەست بەسەر ئەشکەنجە و زیندانی دەکەن. جاری واش بووە تێزابیان بە دەموشاوی ژنان و نەیارانی خۆیاندا کردووە. ئێستا ئەمامەپەڕانی یەکسان بە کوفر دەبین و پێیان وایە کەسێ ئەو کارە دەکات دەبێ ئەعدام بکرێت. بەشێکی بەرچاو لە جەمعیەتی ئێران بەهۆی کرزار و یاسا ئیسلامیەکان دژی هەموو دین و مەسهەبێکن. بەتایبەت ڕوحانیەت و دەستگای دین بە هۆکاری گەندەڵی، سەرکوت، تاڵان، بوونی یاسای کۆنەپەرستانە و تەبعیز ئامیز دەزانن. لەمڕۆدا خەڵک تەنیا بە فڕێزانی مێزەرەوە ناوەستن و لە سبەی ڕۆژی سەرکەوتندا هەموو ئاخووندە حکوومەتیەکان کە پاساودەری سەرکوت و ئیستبدادی ڕژیمن دەبێ وەڵام دەرەوەی جنایەت، گەندەڵی سیاسی و ئەخلاقی، تاڵانکردنی سەروەت و سامانی گشتی بن. تێکەوە پێچانی حکوومەتی مەسهەبی، جیاکردنەوەی دین لە دەوڵەت و لە ئاموزش و پەروەرش، تایبەت و خصوصیکردنی مەسەلەی دین، هەڵوەشانەوەی دین و مەسهەبی ڕەسمی، ئازادی دینداری و بێدینی، هەڵوەشانەوەی پشتیوانی حکوومەت لە ئاخووندەکان و لە دەستگای ئاین، لانی کەمی داخوازی خەڵکە لە بەرخۆد لەگەڵ ئاخووندەکان و دام و دەستگای مەسهەب.